بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ باز لە دانیشتنی یەکەمی خولی شەشەمی پەرلەمانی عێراق هەروە پێکهێنانی حکومەتینووی عێراق دەکەین. دیارە لە دوای ساڵی 2005ەوە ئەو خولەی کەوا بڕیارە ڕۆژی دووشەممە ئەندامانی ئەنجومەنی وێران سوێند یاسایی خۆن خولی شەشەمە و تێدا ئەندامان سوێند یاسایی دەخۆن و پێی کارنامەی پەرلەمانی عێراقیش بێت. دوایەوە دەرگای خۆپاڵاوتن بۆ سەرۆکی پەرلەمان جێگیری یەکەم و دووەم دەکرێتەوە. بەڵام تاکو ئێستا دیار نییە ئایا و پرۆسێوەکو خۆی جێبەجێ دەکرێت لە بەرەوەی تاکو ئێستا سونەکان ناکۆکن. ئێمە باز لە ناکۆکی سونەکان لەسەر پۆستەکانی پەرلەمانی عێراق هەروە باسی پۆستی سەرۆک وەزیران بەرنامەی کورد لە بەغدا پرسی سەرۆک کۆمار یاسای بودجەی 2026 دۆخی دارایی عێراق لە ساڵی 2026 چۆن دەبێت ئەم پرسانە لەگەڵ بەڕێز مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید لە ستۆدیۆکانمان لە بەغدا و قسەی لەسەرەکەین کە بەڕێزیان لەوێەوە لەگەڵمانە. مامۆستا بەخێر بێن سوپاسیان بەدەبوون دەکەین. ئەگەر سەرەتا لەسەر دانیشتنەکەی سپەی ئەو کاتێک کە بۆ دیاری کراوە بڕیارە سەعات 12 لەو کاتە بەڕێوە دەچێ و جگە لە سوێند خواردنی پەرلەمانتاران سەرۆکی پەرلەمان و جێگیری یەکەم و دومی ژێگلا دەکرێنەوە. بەناوی خوای بەخشندەی میهرەبان سوپاس بۆ ئێوە کاک حەکیم سوپاس بۆ کەناڵی پەیام کە ستۆدیۆی نوێی لە بەغدا کردەوە و لە ئێستەوە لە ڕێگەی ئەم ستۆدیۆوە چالاکیە سیاسی و ئەعلامیەکانی لە ڕێگەی ئەم ستۆدیۆوە کە یەکەم بەرنامەمانە ئەم شەو جێگەی فەخر و شانازیە بۆ من کە یەکەم بەرنامە لەگەڵ من ئاساس کراوە بۆیە جێگەی دەستخۆشی لە بەرپرسی کەناڵ و تەواوی کارمەندانی کەناڵ و ئەو برا بەڕێزانەی کەوا هاتوونەتە بەغدا بۆ ئەوەی ئیدارەی ئەو ستۆدیۆیە بن. سەبارەت بە دانیشتنەکەی سبەینێ دانیشتنەکە قەرار وایە سەعات 12 ببەسرێ، بەڵام عادەتی پەرلەمانی عێراق بە حکمی ئەو ئەزمونەی کە من هەمە ڕەنگە ئەو سەعات 12 تەخیر بێ بۆ درنگانێکی ڕۆژی سبەینێ و ڕەنگە کۆبوونەوەکە درێژە بکێشێ بەوەی تا ئێستا سونەکان چونکە مەسئلەی پەرلەمان تەنها سەرۆکی پەرلەمان نییە و تەنها دوو جێگرەکەی نییە، مەسئلەی هەڵبژاردننی پەرلەمان و سەرۆکی پەرلەمان و هەردوو جێگرەکەی سەرۆکی پەرلەمان پەیوەندیان هەیە بە سەرۆکایەتی کۆمار و پەیوەندیان هەیە بە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران. کەواتە سەرۆکایەتی پەرلەمان بە حکمیەوەی عێراق سیستەمێکی پەرلەمانیە، مؤسسەی تەشریعی لەگەڵ مؤسسەی تەنفیزی لەگەڵ مؤسسەی سەرۆک کۆمار کە هەر تەنفیزی بەشێکە لە مؤسسەی تەنفیزی پەیوەندێکی ڕاستە و خۆیان بەیەکەوە هەیە. واتە ئەگەر سەرۆکی پەرلەمان لە هەر مکەوینێک بێ ئەوە دوو جێگرەکەی لە دوو مکەوینی دیکە بێ. واتە کاتێک سەرۆکی پەرلەمان لە عورفی سیاسی عێراقا دانراوە یا لە پشکی سوننەیە پێگاتەی سوننە ئەوە جێگری یەکەمیان لە پێگاتەی مکەوینی شیعە بێ و پێگاتەی دووەمیان لە مکەوینی کوردیە بێ. تا ئێستا هیچ کام لە مکەوینەکان ڕەئی کۆتاییان نەداوە لەسەر ئەوەی کاندیدی تاکیان هەیە یا چەند کاندیدێک بەشداری لەو بابەتاکەن. بۆیە سونەکان قەراروا بۆ ئێوارە حەسمی بڕیاری خۆیان بکەن لەوەی کاندیدێک پێشکەش بکەن، بەڵام نەیانتوانی بگەنە دەرەنجام. بۆیە کۆبنەوەیەکیان داناوە بۆ سەعات 10 شەو و ڕەنگە ئەو سەعات 10 نەگەنە نەتیجە، یاخود تەبیعەتی فاعلی سیاسی سنی ئاوایە لە لەحەزاتی ئەخیرا ئەو مەوزوعات دیسان هەندێک جار هەڵوەشاوەتەوە و بە ئیتفاقێکی تری یاخود بە چەند مرەشەحێک هاتوونەتە ناو پرۆسەکە. بە هەمان شێوە مرەشەحی مکەونی شیعی لەبەرەوەی پێگاتەی ئەنجومەنی وەزیران بۆ کێ ئەبێ جێگری سەرۆکی پەرلەمان بۆ ئەو مکەونە ئەبێ، بۆ مکەوینی دووەم یا سەوتی دووەم یا ئیتیلافی دووەمە بێ. ئەوانیش تا ئێستا سێ ناویان هەیە کە کاندید بن، یەکلان نەبووەوە بۆ کاندیدێکیان. سەبارەت بە پێکاتەی کورد تا ئێستا تەنها پارتی دیموکراتی کوردستان باز لە مرەشەحی خۆیەکا بۆ ئەو پۆستە، بۆیە هێزە سیاسیەکانی دیکە چه یەکێتی نیشتیمانی کوردستان و چه هێزە کانی دەرەوەی پارتی و یەکێتی کە لە ئێستادا ناتوانین بڵین هێزە ئۆپۆزیسیۆنەکان، ئەکرێ بڵین هێزە ئۆپۆزیسیۆنەکانی هەرێم، بەڵام لێرە لەبەرەوەی هەمووان لە هەوڵی ئەوەدان ئەگەر فرسەتیان بۆ بگونجێ بچنە ناو حکوومەتی ئیتیحادی و یا لە پێگاتەی حکوومەتی ئیتیحادیە بەشدار بن، بۆیە هێزەکانی دەرەوەی پارتی و یەکێتی ئەوانیش تا ئێستا مرەشەحی جێگری دووەمی سەرۆکی پەرلەمانیان
دیاری نەکردووە و ڕەنگە زیاد لە مەرەشەحێکە بێ بۆ جێگری دووەمی سەرۆکی پەرلەمان بەواتای بابەتە سیاسیەکە ئەوەیە تا ئێستا ئەگەرەکان کراون و هیچ ئیتیفاقێکی سیاسی کۆنکرێتی لەو بینەدا وجودی نییە. باشە سەبارەت بە جێگەری دووەم ماوەست ئەحمەد کە پشکی کووردە پێ وایە لە دەرەوەی پارتیوێکێتی کاندیدێک کە بێ بۆ جێگەری دووەم ئەو کاندیدەکەی پارتی هەندێک سەرچاوە باز لە شاخەوان عەبدوڵڵا دەکەن دووبارە ئۆپۆزیسیۆن یاخود بڵێن کە دەرەوەی دەسەڵات تەمان تا ئێستا باز لە دوو کاندیدی پارتیەکرێ و یەکێتی نیشتیمانی تا ئێستا هیچ ڕوونکردنەوەیەکی نەداوە و هێزەکانی دەرەوەی پارتیوێکێتی هیچ ڕوونکردنەوەیەکیان نەداوە بۆیە ئەکرێت لە ساعاتی ئەخیری ئەم شەوە هەندێک مەلامیح دەرکەوێتەوە ئایا کاندید هەیە یا نا یاخود ڕەنگە بکەوێتە بەیانی کە زیاتر لە کاندیدێکی کورد هەبێ بۆ ئەو پۆستە بەڵام ڕەنگە یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئەساس و تا ئێستا باسییان نەکردووە ئایا هێزەکانی دەرەوەی پارتیوێکێتی کاندیدیان ئەبێ یانە ئەوە ڕەنگە ئەم شەو کۆتایی شەو لە هەندێک لە کۆبنەوە لە ئێستادا چالاکیە سیاسیەکان بەردەوام من و لە کۆبنەوەی بەردەوامین بۆ ئەوەی ئایا کاندیدمان نەبێ هێزەکانی دەرەوەی پارتیوێکێتی یاخودنا ئەوە ڕەنگە ئەم شەو ئەو بڕیارەی لێ بدەین یاخود سبەینێ و بڕیارە بدرێ. بەڵێ مەبەستمەوەی گفتوگۆ هەیە لە نێوان لایەنەکانی دەرەوەی پارتیوێکێتی بەتاکید گفتوگۆ هەیە لە نێوان هەرسێ هێزە سیاسیەکەی دەرەوەی پارتیوێکێتی کۆمەڵی دادگەری و هەڵوێست لەگەڵ برایانی یەکگرتو قسەمان بە یەکۆ هەیە و یەکمان دیوە و ڕەنگە لە بەیانیە کۆبوونەوە یەکمان هەبێ بۆ ئەو بابەتە بۆ ئەوەی ئایا بڕیاریەوە دەین کە مەرەشەحمان هەبێت یاخود نەخێر. بەڵێ سەبارەت بە پۆستی سەرۆکی پەرلەمان لەسەر بنەمای کورسیەک لا دەکرێتەوە بۆ سوننەکان لەسەر بنەمای هاوکێشەی ناوخۆی عێراق هەرێمایەتی بۆ حەلبووسی ئەم جارە ئەوەندە لەمپەری بۆ دروست بووە لە کاتێکە زیاتر لە 33 کورسیە ناوە دەنگی یەکەمی سوننەکانە. هەمان قسە ڕاستە بۆ پارتی دموکراتی کوردستان کە خاوەنی 27 کورسیە بەڵام مرەشەحی سەرۆکی کۆمار یەکێتی مرەشەحیان هەیە و مرەشەحیان هەبێ و ڕەنگە بۆ جێگری دووەمی سەرۆکی پەرلەمانیش هەر مرەشەحمان هەبێ هێزەکانی دەرەوەی پارتیوێکێتی بۆیە لە ناو سوننەکانیشە خەڵکی دیکە هەیە خۆی بە مستحق زانێ بۆ ئەو پۆستە بۆیە ڕاستە حەلبووسی دەنگی یەکەمی بەدەزێناوە بەڵام بە تێگڕای کورسیەکانیان سەرۆکی پەرلەمانیان بەرەکەوێ لەگەڵ چەند وەزارەتێک جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانیان بەرەکەوێەوە لەگەڵ چەند وەزارەتێک بۆیە هەر هێزێکی سیاسی تومۆحی لەوایە کە یەکێک لە باشترین پۆستەکانی دەستکەوێت معلومی جەنابتان بێ و بینەرانە کە 4 پۆستەیە لە عێراقا ئەو 4 پۆستە 4 پۆستی سیادین یەکەمیان سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە دووەمیان سەرۆکی پەرلەمانە بە تەرتیب سێمیان ڕئیسی مەجلیسی قەزایە چوارەمیان سەرۆک کۆمارە یاخود ئەتوانین بڵێن سێمیان سەرۆکی کۆمارە چوارەمیان ڕئیسی مەجلیسی قەزایە بە ئاعتیباریەوەی ڕئیسی مەجلیسی قەزا پۆستێکی تەعینە کە دانرێت لە پۆستەکەی ئەمێنێتەوە تا ئەو کاتەی سنی تەقاعودی دێت یا خۆی ئیستیقالەکە دەوری نییە بۆیە ئەو سێ پۆستە سیادیە لە نێوان ئەو سێ پێگاتەیە بە عورفێکی سیاسی کە سەرۆکی ئەنجومەنی وەزیران لە پشکی پێگاتەی شیعەیە سەرۆکی پەرلەمان لە پشکی پێگاتەی سوننەیە و سەرۆکی کۆمار لە پشکی پێگاتەی کوردە. بەڵێ وەکو سەرۆکی پەرلەمان وەکو پێگەکە گرینگە یاخود دەسەڵاتی زۆرە کە ئێستا سوننەکان لە ناوخۆدا شەڕی لەسەر دەکەن یاخود ڕۆڵی چیە سەرۆکی پەرلەمان یاخود وەزارەتەکان وەرگرن گرنگترە بڵین ئەگەر کەسێک سەرۆکی پەرلەمان وەرگیان وەزارت لە حکومەت وەربگرێ؟ واجهەی دەوڵات لە دوو سیستەمە واجهەی دەوڵەت زۆر دەورەبینێ لە سیستەمی پەرلەمانیە واجهەی دەوڵەت پەرلەمانەکەیەتی لە سیستەمی ڕیاسیە واجهەی دەوڵەت سەرۆکۆمارەکەیەتی لە سیستەمی پەرلەمانیە با بڵێن سەرۆکی پەرلەمان یەکێکە لەو پۆستە سیادیانەی کە گرنگیەکەی زیاد لە حەدە چونکە تەواوی یاساکان کە ئەنجومەنی وەزیران کاری پێکا و سەرۆکی کۆمار تەصدیقیان ئەکا
هەمووی لەلایەنەوە پەرلەمانەوە دەرچێت کەواتە سەرۆکی پەرلەمان ئەتوانێت واجهەیەکی جوان تەقدیم کە بەوەی کەوا قانونی ڕەسین و چاک تەشریعەکە و ئەتوانێت ڕێ لە دەرچواندنی هەندێک یاسا بکە کە مکەونی دیکە بۆ نمونە مەسەلەن هەندێک قانون مکەونی پێگاتەی شیعەت تەرحیەکە سەرۆکایەتی پەرلەمان ئەتوانێت مماتەڵە بکات لە دەرچواندنی ئەو یاسا هەندێک یاسا لە بەرژەوەندی کوردە سەرۆکی پەرلەمان ئەتوانێت مماتەڵە بکات لە دەرچواندنی ئەو یاسایە بۆیە سەرۆکی پەرلەمان گرنگەکەی لەوایە کەوا واجهەی دەوڵەتی فیدراڵی یا دەوڵەتێکە کە لەسەر ئەساسی سیستەمی پەرلەمانی دامەزرا بێت. بەڵێ هەندێک کەواڵ هەبوون گوایە حەلبوسێک شاوەتەوە تا ئێستا دروستە یاخود ئێستاش یەکلا نەبووتەوە بڵێن چەند کاندید دەبێت لە ناوسونەکە؟ ئەرزم کردی کاک حەکیم و بینەرانیش ئەو معلومەیە لەبارەی عێراق بزانن اتفاقیاتی پێگێنانی منزومەی سیاسی لە عێراق اتفاقیاتی ساعاتی ئەخیرە واتە کۆتا ساعاتەکان ئەو مەلامحە دەرەکەوێت ئەکرێ لە ئێستادا حەلبوسی بڵێ ئەوە کشامەوە بەڵام دوای ساعاتێکی دیکە باز لەوەکە کە نەخێر نەکشاوەتەوە بەشداریەکە لە کێبڕکەکە ئەمە بۆ هەمووان ینی بۆ پێگاتەی شیعە بۆ پێگاتەی سونەش هەمان قەزەیە بۆیە حەسمی خلاف لەو کاتە ئەکرێت کە ئەو ساعاتێک کاچین ناو کۆبنەوەکەی پەرلەمان و سەرۆکی پەرلەمانی کاتی یا سەرۆکی سن کاتێک کە داوای ئەوە کاکێ کاندیدە بۆ سەرۆکی پەرلەمان ئەو کاتە یەکلا بێتەوە چونکە تا ئەو کاتەش بۆی هەیە هەر کەس خۆی کاندید بکە. بەڵێ لایەنە کوردەکان هیچ کۆبنەوەیکیان نەکردو بڵێن بەیەکەوە بڵێن بەو مەرجە دەنگ بە کاندیدی بۆ نمونە سونە دەدەین هیچ ئەمانگێک نییە لەو بارەیەوێنی بۆ نمونە مەرجێکەوێ بۆ دەنگدان بە سەرۆکی پەرلەمانجا ئەگەر دوو کاندید بێ کاندیدێک بێ. بەداخەوە هێزە کوردیەکان بە تایبەتی و هێزە باڵادەستانەی لە هەرێمی کوردستان و بلەخەس پارتی و یەکێتی لە کاتێکا کە شیعەکان بۆ خۆیان ئیتاڵی تەنسیقیان دروست کردووە و سونەکان مەجلیسی سیاسی وەتەنیان دروست کردووە کورد هیچ جۆرە لێگەیشتنێک هیچ جۆرە کۆبنەوەیەک هیچ جێرە پێشنیارێکی نەبووە بەیەکەوە حتا مەسەن یەکێتی و پارتیە بینی کەوا لە ئەو پەڕی ئاڵۆزیان لە پێگەنانی حکوومەتی هەرێمدا لە تەفعیلکردنی پەرلەمانە بۆیە هێزە کوردیەکان تا ئێستا ئەوەی من ئاگادار بم بە تایبەتی ئەو دوو هێزە باڵادەستە ئەگینا ئێمە هێزەکانی دەرەوەی پارتی وێکێتی هەندێک گفتوگۆمان بەیەکەوە هەیە ڕەنگە سبەینێ بتوانین مەلامحی ئەو گفتوگوانە لە چوارچەوەیەکە بدەینە بەر دیدی بینەران و یا خەڵکی کوردستان و هاوڵاتیانمان. بەڵێ وەکو سوێن خواردنی پەرلەمانتاران سپەی هەموو ئەندامانی بڵێن ئەنجومەن نوێران سوێن دەخۆن و سوێندەکە بریتە لە چی لە ڕووی یاساییەوە کە سپەی ئەو پەرلەمانتارانی نوێ سوێن دەخۆن و لەمە دووە پارێزبەندیان بۆ دروست دەبێت؟ دەستور باز لەوەکە کەوا پەرلەمانتار بوون ینی بوون بە پەرلەمانتار کۆمەڵی گوێزگەیە یەکەمیان بریتە لە کاندید بوون دووەمیان بریتە لە بەشداری لە پرۆسەی بانگەشە سێمیان خودی ئیجرای انتخاباتەکە و دەنگدانەکە چوارەم مەرحەلەیان بریتە لە ئەنجامەکان پێنجەمیان بریتە لە تەصدیقی مەحکەمەی ئیتیحادی کە ئەمانە هەر یەکیان و وێزگەیەکە لە وێزگەی ئێستادا ئێمە ئەندامانی دەرچووی مصادق کراو ینی لە مەحکەمەی ئیتیحادی تەصدیق کراوە کە ئەمانە دەرچوانی پەرلەمانن کە سوێندی یاسایی ئەخوا ئیتر حقوق و امتیازات و واجباتی لەسەر جێبەجێ ئەکرێ ئەبێ متابعی سەلاحیەتی ئەوە وەرەگرێت کە متابعی حکوومەت بکە مؤسساتی تەنفیزی بکە حەسانەی بۆ دروستە بێتەوە لە دادگاکان نادوانن باوڵین بیگرن و بۆی هەیە هەر تەصریحێکە ئەیدا بە مەرجێ مخالفەی دەستور نەبێ لێپێچینەوەی لێ نەکرێ جگەلەوەی حقوقی مالی بۆ سابتە بێ بۆیە سوێند خواردن یەکەم شت و گرنگترین پرۆسەیەتی لە ئەو شەش قۆناغی کە باسم کرد کە بریتە لەوەی ئیستحقاقی ئەوە وەرەگرێ کە توانایی لێپێچینەوەی هەیە لە دەستگا تەنفیزیەکان. بەڵێ سەبارەت بە جیاوازی نێوان پەرلەمانی کوردستان و عێراق جیاوازێکە زۆرە و ئایا پەرلەمانی عێراقیش ڕۆبەڕووی هەمان بڵێن پەرلەمانی ئەو حاڵەتە نابێت و کە ئێستا پەرلەمانی کوردستان تێکەوتووە
چواردە مانگ و 8 ڕۆژە بەس سوێن یاسایی خوراوە ینی پرۆسەکانی دیکە نەچوونەتە پێشەوە. ئایا ئەو ماوە یاساییانەی کە دیاری کراون لە پەرلەمان بۆ بژانی سەرۆکی پەرلەمان و جێگرەکانی سەر و کۆما سەر و گۆزیرانەوە خۆی دەچێتە پێشەوە یاخود پێوەستە بەچی؟ والله کاک حەکیم حەزم ناکرە و پرسیارم لێ بکەی بۆ ئەوەی بکەومە مقارنە لە نێوان پەرلەمانی ئیتیحادی و پەرلەمانی هەرێمی کوردستان. ینی بەڕاستی ئەو دوو هێزە سیاسیە سومعی هەرێمی کوردستانیان بە تەواوی معنا لەکەدار کردووە، سومعی پەرلەمانیان لەکەدار کردووە. ینی ئەستەمە ئێستا ئەندامی پەرلەمانی کوردستان و دەرچوو بۆ پەرلەمانی کوردستان بە جۆرێک لە جۆرەکان ینی بتوانێت یا ڕووی بێت لە ڕووی بێت کەوا باز لە پەرلەمانتاری خۆی بکە و باز لەوە بکە کە ئەتوانێت چی بکە و چی نەکاوە، جیاواز لەوەی کە لە بەغدا لە ئێستادا ئەمڕۆ بە شەوق و زەوقێکی جیاوازەوە پەرلەمانتارە کوردەکانم ئەبینی کە لە ناو پەرلەمانی عێراقا لە ئێستادەوە نەشاتێک و چالاکیەکیان دەست پێ کردووە بەوەی بتوانن ئەوەی لە عێراق بەدەستێنن بۆ خەڵکی کوردستان چی بێ، هەمووان باز لەوەکەن کە پرۆژیان هەیە، هەمووان باز لەوەکەن کە بە دوواداچوونەکەن، هەمووان باز لەوەکەن مافی خەڵکی هەرێمی کوردستان لەم پەرلەمانەوە ئەتوانین کاری بۆ بکەین. عێراق بووەتە عومقی استراتیژی ئەو هێزانێکی کایانوت عێراق مفلیسە، عێراق بووەتە عومقی استراتیژی ئەو هێزانەی کایانوت عێراق نەماوە و ئێمە دراوسەی وڵاتێکی دیکەین، عێراق بووەتە شوێنی قەرارات و تەبخەی سیاسی حتا هەرێمی کوردستان. بۆیە پێم خۆش نەبووە مقارنەیە بکەم، بەڵام پرسیارەکەی جەنابەت وەکو ڕاگەیاندنکارێ ناتوانین جواب بینەدەینەوە. بۆیە ئەوەی لە پەرلەمانی ئیتیحادیە کرێ سەیری تەوقیتاتی زەمەنی بکەیت، تەوقیتاتی دەستوری بکەیت کە ڕئیسی مەجلیسی قەزا دیاری کرد لە 29 مانگا بە سوێن خورێ، ئەوە سوێن خورا و هەر ئەو تەکیدی کردوتۆ کە بێ جەلسەی مەفتوحە محکەمەی ئیتیحادی قەراری داوە کە شتێکی نادەستوریە، بەڵام لە هەر حاڵەتێکە کەەوە بکرێتتر خۆ کۆتایی دنیا نایەت کە ئیتفاق نەکەن، بەڵام تەوقیتاتی دەستوری تا ئەندازەیەکی زۆر باش لێرە ڕێزی لێگیرێ، ڕێز لێگیراوە و هێزەکان زۆر لەوا ترسنکەوە بدرێتە پاڵایەنێک کە ئەوە تەوقیتاتی دەستوری پێشێل کردووە. بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستان فەخر بەوە وەکرێت کە پەرلەمان ئەتوانن تەفعیل بکەن، ئەتوانن نەیکەن، ئەتوانن دایخەن، ئەتوان حکوومەت پێک بێن، ئەتوانن نەیهێنن، ئەوە بووەتە افتیخار لە نێوانە دوو هێزە سیاسیە لە هەرێمی کوردستان. بەڵێ ئەی سەبارەت بە گفتوگۆکانی پۆستی سەرۆکوەزیران تا ئێستا ویش یەکلا نەکراوەتەوە، لەسەر بنەمای هەڵبژاردنە لەسەر بنەمای چی یەکلا دەکرێتەوە؟ ئەوە کێنەوانەی کە ئێستا ماونەتەوە و کامی وەک باسم کرد ئەو سێ مواسسەیە ئەو سێ پۆستە سیادیە یەک پاکێجە، بەڵام بە حکمی ئەوەی ئەو پاکێجە کۆتا پاکێژ دێت یا بەشی ئەخیری پاکێژەکەیە کە دیاریکردنی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە بێ سەرۆکی پەرلەمان دوو جێگرەکەی دوایی سەرۆک کۆمار لە مەرحەلەیە ڕەنگە قەرار بدرێت لەسەر جێگریش، اینجا سەرۆک کۆمار کوتلەی ئەکبەر دیاریەکە بەوەی حکوومەت پێک بێنێ، ئەوش مانگێکی هەیە کەواتە بە هەموو ئەمانەوە دوو مانگێکیان لەبەردەسایە مکەونی شیعی بۆ ئەوەی دیاری بکەن. بۆیە مەلامحی ئەساسیان مناقەشە کردووە ماوە تۆ سەرەوەی قەراری ئەخیر بدەن لەسەرەوەی کێ سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە، بەڵام ئەوەی ئێستا تەداول ئەکرێ تا ئێستا ئەوانیش نەگەیشتونەتە نەتیجەیەکی حتمی، بەڵام حەسری مرەشەحینیان کردووە لە چەند ناوێکە کە جاری یەکەم زیاتر لە 30 ناو بوو، دوای هێنایانە 9 ناو، دوای نۆکەیان هێنایە سیان، دوای سیانەکەیان کردەوە بە 4، ئێستا هەمتر زیادی کردووە. بۆیە بۆ مرەشەحی بەدی لەگەڕێن یا لە عێراقا پێوترێ مرەشەحی تەسویە. بەڵێ بەڵێ سوودانی چانسی هەیە یاخود کێشەی نێوان مالیکی و سوودانی چییە؟ ئێستاوان ڕکابەری یەکترین و بۆچی عەبادی لە کاتێکدا خۆی بایکۆتی هەڵبژاردنی کردبوو ئێستا خۆی هەڵبژاردووە کە ئەو پۆستە وەرگرن بە حکمی ئەوەی هاوپەیمانیەکەی با بڵێ سوودانی کورسیەکان بۆتە یەکەم کوتلەی ئینتیخابی و هاوپەیمانیەکەی مالیکیش وەکو دەولەت قانون ڕاستە هەندێک هێزی سیاسی تایە، بەڵام وەکو دەولەت قانون وەکو یەک پارچە و یەک هێزە بینرێک ئەوانیش ژمارەی کورسیەکانیان زۆرە بۆی بە ئیستحقاقی خۆیان ێزانن،
بەڵام ڕەنگە هەردوو مرەشەحەکە دوور بخرێنەوە بە حکمی ئەوەی کەوا بەڕێز مالیکی نایەنەوێت جارێککە بێت چونکە ئەزمموی دروستکردنی ڕموزی سیاسی لە لای مکەونی شیعی جۆرێکە لە خەتی سوور بۆیە سوودانیش ڕەنگە فرسەتی دووەمی پێ نەدرێتەوە بۆ مرەشەحێکی تەسوێتتر چونکە ئەو ملاحەزەیە بکەن جەنابیشت و بینەرانیش کە لە عێراقدا مەرج نییە خاوەنی گەورەترین کوتلەی سیاسی یا گەورە هێزی سیاسی بتوانێت سەرۆکۆمار لە سەردەمی با بڵین حەیدەر عەبادی کە کەمترین کورسی هەبوو دوای ئەوە بوو بە با بڵین عادل عەبدولمەهدی دوای عادل عەبدولمەهدی کاظمی دوای کاظمی سوودانی ئەمانە مەسەن کەسێکی وەکو کاظمی هیچ کورسیەکی نەبوو لە ناو پەرلەمانە سوودانی خاوەنی چەند کورسێکی کەم بوو 3 تا 5 کورسی هەبوو لە ئێستادا فوراتەینی سوودانی خۆی بەتەنها خاوەنی 8 کورسیە بەڵام لە ئێستادا لە عێراق ئەم سیستەمە زیاتر پەیڕەوەکرێ مرەشەحی تەسویە دێنن. بەڵێ بەس مامۆستاوی لێ دەخوێنێتەوە چوارچەوەی هەمانگی سەرۆکوەزیرانێکی لاوازیان دەوێت یاخودە و بارودۆ خارێمەتی هاتوتە ئاراوە دوای کەوتنی بڵێن سووریا سەرۆکوەزیرانێکی بێزیان دەوێت کامە سەرۆکوەزیرانێکی لاوازیان بەهێز خۆیان ئەگەر پرسیارەکە دووبارە بکەیتەوە کاک بەڵێ مەبەستمە بوو چوارچەوەی هەمانگی ئایا سەرۆکوەزیرانێکی لاوازیان دەوێت کە بەردەوام داواکاریەکانی خۆیان جێبەجێکا وەکو چوارچەوەی هەمانگی یاخود لە بەردۆ خارێمایەتیەکە سەرۆکوەزیرانێکی بێزیان دەوێت بەتایبەت کە ئێستا قۆناغەکە جیاوازە و سووریا کەوتووە ڕژێمی ئەسەد کەوتووە لە ڕاستیە هەر مەرحەلەیەک سەرۆکوەزیرانێکی ئەوێ مەسەن لە ئێستادا عێراق لە فترەیەکە مەسەن سەرۆکوەزیرانێکی تەقەشوفیان ئەویست کە ئەوە حەیدەر عەبادی باشترین سەرۆکوەزیرانی تەقەشوفە سەرۆکوەزیرانێکی مەسەن قەراراتی سەریع و تەنفیزێکی بەقوتیان بوێ ئەوە مەسەن نووری مالکی سەرۆکوەزیرانێکی قەوی و تەنفیزاتی بەڵام هەمیشە تەجاوزیان کردووە مەسەن سەرۆکوەزیرانێکیان ویستووە لە مەرحەلەیەکە بتوانێت عەلاقات و باڵانسی عێراق ڕێک بخات و ئەوە سوودانی بووە سەرۆکوەزیرانێک کەوا بتوانێت عەلاقاتی ئەمریکی عێراقی چاکاتەوە ئەوە مەسەن کاظمیان ویستووە سەرۆکوەزیرانێک نەخێر بتوانێت عەلاقاتی ئێران ئەمریکا تەوازن پێ بکات یەکی وەکو عادل عەبدولمەهدییان ویستووە لە ئێستادا سەرۆکوەزیرانێکیانەوێت ئیستیقلالی عێراق بپارێزێ و ئەو وەزعی کە هەیە تەمان وەزعی مالی عێراق لە ئێستادا وەزعێکی باش نییە بۆیە ئەبێ ئەم دوو سیفەتەی تابێ یەکەم تەوازونی مەساڵحی دووەلی ئەقلیم و دووەلی تر ڕعایەت بکات لەگەڵەوەی بەرژەوەندەکانی عێراق بە هیچ شێوەیە بەهەدەر نەدرێ خاڵی دووەم کە گرنگترە بەقەدەر ئەوەی یەکەم گرنگە کە بریتیە لەوەی سەرۆکوەزیرانێک کە ئەبێ معالەجەی ئەو فەجوەی اقتصادی بکە کە عێراق ڕوبەڕوویە بێت لە هەر حاڵەتێکە عێراق نرخی نەوت لەوەی کە ئێستا هەیە کەم بکە عێراق تووشی گەورەترین گرفتی مالیە بێت. بەڵێ سەبارەت بە گروپ پەچەکدارەکان ئێستا زۆر قسەی لەسەر دەکرێت کە مەلەفێک بێت لە بەردەم حکوومەتی نوێی عێراق و ئەوە دروستە وە ڕێگان پێدرێت پۆز وەرگن لە کاتێکا بڵێن ئێستاوان هەندێکیان ئامادەیان دەربڕیەوە بۆی چەک بچێتژێر دەستی دەوڵات ئەوە مەرجە یاخود تەر وەکو شارێکی سەر لایەنە شیعەکان و گروپ پەچەکدارەکان باز دەکرێت پێکهاتەی شیعە کە حەکیم ڕەنگە لەوە زیاتر کە خەڵک تەوەقوعیەکە فاهمتر بن تێگەیشتوتر بن لە واقعی کە هەیە ئەگەر ئەو فەسیلانەی کە باسیەکەی کە فەسایلی مسلحن و فەسایلی مقاوەمان بەشداری لە حکوومەت نەکەن ئەوان لە ناو پەرلەمانان نزیکەی 90 ئەندام پەرلەمانیان هەیە بەوەی کەوا تاتوانن باڵانسێک دروست بکەن لەوەی کە وەزارەت وەربگرن بەس ئایا ئەو کەسەی کەیکەن بە وەزیر عنسورێک لە ئەندامێک لە ئەندامەکانی هێزە عەسکەریەکە دێنن نەیکەن بە وەزیر یا کەسێکی مەدەنی دێن نەیکەن بە وەزیر و بەڵام بەناوی ئەوانەوە وەزیرە بۆیە ئەو بابەتە معالەجەکردنی ئاسانە. خاڵی دووەم زۆربەی ئەو هێزە سیاسیانە ئامادەی خۆیانیان دەربڕیوە کە بچنە ناو پرۆسەی سیاسیەوە تێکەڵ بن و دەمز بن لە ناو پرۆسە سیاسیەکە و چەکە قورسەکانیان ڕادەستکەن مفاوەزات لەو بارەوە بەردەوامە و هەمویان ئامادەی ئەوەیان دەربڕیوە کە ئەوان نایەڵن ئەو نظامە سیاسی کە پێکیان هێناوە لە دوای 2003 لە دوای ئەوەی 80 ساڵ مەحروم بوون لە با بڵێن سەرۆکایەتی ئەو سیستەمە سیاسیە بەو ئاسانیە
لە دەستی نادەن و نایانەوێت لە دەستی بن و ئەگەر سیر بکەی مرونەی سیاسی لە کاتی خۆیان بە خەرج دەدەن بۆ ئەوەی ئەو سیستەمە سیاسیان لە دەست نەچێت. بەڵێ سەبارەت بە عالی سیستانی مەرجعی باڵای شیعەکان هیچ قسەیەکی هەیە لەسەر پێکێنانی حکوومەت بێ ینی بۆ چوونێکی تا ئێستا دەربدراوە یاخود ئەو ڕۆڵی دەبێ لەسەر سەرۆک وەزیران گروپە چەکدارەکان وە سەدریش هیچ ڕۆڵێکی ماوە سەدر کە کەسەکە دیاری ئەکرێ ئیمجارەکانی ئەوە ڕێیەکی مەرجعیە وەرەگیرێ لەبارەی ئەو کەسەوە کە ئایا مەقبولە لای مەرجعیە دیانە کەەوە زۆر قرس نییە ئەوەی کەوا تاوتوێکرێ لە ئەرویقەی سیاسیە حتمما مەرجعیە ئاگادارە چکە مەرجعیە هەم نوێنەری هەیە لە ناو پەرلەمانە هەم بە شێوەیەک لە شێوەکان لە ناو ئەنجومەنی وەزیرانە کەسێکی نزیک لە نوێنەرەتی ئەوان هەیە بۆیە عادەتەن مبارەکەی مەرجعیە شتێکی ڕۆتینە و دەزەکەوێت بۆ ئەو کەسێک کە بێت سەرۆکی ئەنجومەنی وەزیران. بەڵێ سەبارەت بە سەدر دوایەوەی کەکشایەوە تاو کۆتایی هاتووە سەدر یاخود قسە لەسەر بێدەنگیشی هەیە بۆ واون بوو تەیاری شیعی وەتەنی کە ئێستا ناوی تەیاری سەدری نەماوە خۆیان ناوە تەیاری شیعی وەتەنی لە ئێستادا کاک حەکیم شوێنی فراکسیۆنەکان تا ئێستا هیچ هێزێکی سیاسی ناتوانێت نزیکی بکەوێتەوە بەوەی دانراوەیان کەی لە ئینتخاباتە بەشداریان کە دەگەڕێنەوە بۆ شوێنە ئەوە معنای ئەوەیە کەوا تەیاری سەدری ئەگەر لە عملی سیاسیشانە بێ حضورێکی جدی هەیە و ئەمین عامی مەجلیسی وزەرا تا ئێستا لە پلەکەی خۆی ماوە لە تەیاری سەدری و بەشێک لەوانە یەکێک لەوانە محافزەکان بوون قەرار بوو لا نەبرێن بەڵام 2000 هەندێک هێزی سیاسی داوایان کرد کە لا ببرێن بۆیە تەیاری شیعی وەتەنی کە متمەثلە لە تەیاری سەدریە حضوری شەقام و جەماهیری هەیە حضوری سیاسی ناوێت تا ئێستا هەبێ اینجا مستەقبەلەن بڕیارەدەن ئەوەیان نەکەوێتە سەر بڕیاری ئەو تەیاری وەتەنی شیعیە. بەڵێ نهێنی ئەوەی کە سەدر وای بەسرات چییە ینی وای کرد یاخود بڵێن لە پرۆسی سیاسی دوور بکەوێتەوە هەر پەیوەندی بۆ بوو لەو هاوپەیمانە سێقۆڵی بارزانی و حەلبوسی و سەدر شتستیانێنە یاخود زمینەی سیاسی ئێستا بە گونجاو نازانن کە بەشداری لە پرۆسی سیاسیا بکەن چکاوان قەناعەتێکیان بۆ دروست بووە ئەبێ حکوومەت بەو شێوەیە بڕوا زۆرینە و کەمینە زۆرینە حکوومەت پێک بێنێ کەمینە بێتە معارەزە تا ئێستا ئەو زمینەیە دروست نەبووە بۆ ئێوان قەناعەتیان وایە ئیسلاح ناکرێ ئللا ئەبێ بە حکوومەت زۆرینە پێکی بێنێ وە کەمینە معارەز بێ. بەڵێ لەسەر سەرۆک کۆماری قسە دەکەین بە سەبارەت بە دۆخی عێراق هیچ مەترسیەکەی هەڵگیرسانی جەنگێک هێرشی ئیسرائیل بۆ سەر گروپە چەکدارەکان چکە پێش هەڵبژاردنیش باز دەکرا هەندێک تەوقیتی مانگی نوێیان دانا بۆ هەندێک 21 هەندێک مانگی دا ڕەنگە هەموو شتێک واریدە کاک حەکیم بەڵام ئەومان لەبیر نەچێت کە ئەمریکەکانیش عێراقێکی مستەقریانەوێ و نایانەوێ عێراق بڕاتە ناو جەنگێکەوە کە استقراری ئەو منطقەیە خاتە زعزعەوە خاتە دوودڵی و ئارامیەوە بۆیە ڕەنگە ئەمریکا زەمانەتی ئەوەی وەرگرت بێ کە ئەگەر ئەو حکوومەتە بەخواستی ئەو بڕوا هیچ لە بابەتەکە ناگۆڕێ بەڵام ڕەنگە بەشێک لەوانە فشار بن و خۆگەر بەو شێوەیە نەبێتەوە ئەوانەیانەوێ یالانی کەمی بەو شێوەیە نەبێت کە ئەوانەیانوێ بەتەکید ئەو حاڵەتانە واریدن. بەڵێ سەبارەت بە پۆستی سەرۆک کۆمار پێ دوای ئەم جارش پارتیوەکێتی بەجیا بڵێن کاندیدیان هەبێ ئەوەی کە بەڕێز لە بەغدای سەیز ناوێکی دیاری کراو هەیە لە یەکێتی بێ لە پارتی باسی فاتە سێن دەکرێت لە یەکێتیش باسیێندێک ناو دەکرێت تا ئێستا شتێکی فەرمی هەیە لەو بارەیەوە بە فەرمی هیچ نییە بەڵام ئەوەی باسەکرێت کە مرەشەحەکان یەکێتی بەڵێ باز لە مرەشەحی یەکەم کراوە و دووەم کراوە و ئێستا دوو مرەشەحیان بازەکرێن و ڕەنگە لە ئەنجامی مفاوەزاتە ئەو دوو مرەشەحەش چانسیان نەبێ مرەشەحی بەدیل بێتە پێشەوە بە هەمان شێوە پارتی دیموکراتی کوردستانیش باش لە مرەشەحی خۆیەکە بەس ئایا پارتی ئەمەی بۆ فشارە بۆ ئەوەی حکوومەتی هەرێم پێک بێنێ لەگەڵ یەکێتیە یاخود نەخێر بە جددیانە چونکە لە زۆر مەحافیلا باسیەوەکەن کە بە جددیانە بڵێ ئەیانەوێ پۆستی سەرۆک کۆمار
ئەڵێن ئەو ئیتیفاقەتە بە وجودی مەرحومی مام جەلال بووە کە ئەو لە ژیانە نەماوە ئێستا ئەبێ ئەو مەسەلەیە بەڵام ئەگەر پارتی سەرۆکۆمار بەدەست بێنێ بە تەکید دەبێت لەو پۆستە سیادیانەی هەرێم کە سەرۆکی ئەنجومەنی وەزیران و سەرۆکی هەرێم یەکێک لەو دوو پۆستە بداتە یەکێتی ئەگینا پێگەێنانی حکوومەتی هەرێم مستحیلە بێ و دوو ئیدارەی دروستە بێتەوە بە تەکید بەڵێ کە بە ئاعترافکردن دوو ئیدارە ئەگینا لە ئێستادا دوو ئیدارەیە و بە ئاشکراش باسیەکەن هەڵی هێزە سیاسیەکە بەس بە بۆچوونی خۆت مامۆستا پارتی زیاتر وەکو کارتی فشار بەکاری دێنێ ئایا سەرۆکۆماری دەوێ چکە زۆر باسی بڵێن عێراق و خراپیەکانی عێراق و دۆخی عێراق کە خۆی من پێم وایە ئەگەر پارتی بگاتە و قەناعەتەی کە یەکێتی لە مەرجەکانی خۆی دانابەزێ بۆ پێگەێنانی حکوومەت ئەوە پارتی فعلەن بە جدی منافەسەی وەکە کە سەرۆکاتی کۆمار وەرگێ بەڵێ بەس دۆخە ناوخۆی شیعە و سونە و دۆخارێمەتەکە یارمەتی دەرە پارتی ئەو پۆستە وەربگرێ پارتی لە بەرەوەی ژمارە کورسیەکانی 27 کورسیە و کۆمەڵی هێزی سیاسی سنیش و شیعیش نزیکن لەوە بۆیە ئەتوانێت مناوەرەیەک لەو بابەتا بکە بەڵێ وەکو داواکاریەکانی کورد چەند خولەکێکمان ما وەکو داواکاریەکانی کورد هەرچەندە هێزەکانی ئیتار زۆرینەی هێزەکانی ئیتار لەگەڵەوان کە ئەو پۆستە استحقاقی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڵێ وەکو داواکاریەکانی کورتە یاساییت بڵێن داواکارێک دیار نییە داواکاریان چیە بۆ نمونە بۆ سەرۆک وەزیران بۆ پێکهێنانی حکوومەت هیچ شتێکی نووسراو نییە نا بە درێژایی بوونی من لە بەغدا هیچ داواکاریەکم لە ئەو دوو هێزە سیاسیە نەبینیوە لە حکوومەتی بەغدا جگە لە پۆست نەبێ ئەبێ ئەو پۆستە و ئەو پۆستیان نەبێ و ئەو پۆستە نەدرێتە پڵان هێزی سیاسی دەرەوەی خۆیان لەو پێناوەی شار ڕەنگە بەدەیان پۆست لەو بەینا با بڵێن بە هەدەر دراوە ڕۆیشتووە بەس بۆ ئەوی نەدرێ بە خەڵکی دیکەی دەرەوەی پارتی وەکێتی نەیانتوانێت بگەنە نەتیجەیەکتەیە بەڵێ وەکو لایەنەکانی دەرەوەی دەسەڵات گفتوگۆ کراوە لە سەرەوەی بەشداری حکوومەت بکەن هیچ و توێژێ کراوەندێک زانیاری هەبوو گوایە بەنهێنی گفتوگۆ کرابێ هیچ شتێکی وا لە ئارادە هەیە تا ئێستا باسمان لە پێگەێنانی پەرلەمان و ئەوە کردووە جێگری دووەمی سەرۆکی پەرلەمان ئەوە ئەگەر تەجاوزی ئەو مەرحەلەیە کرا ئەوە ئەو وەختە بەشداری حکوومەتیش بەشێکە بێ لەو بابەتە و دەنگدان بە سەرۆکایەتی کۆمار ئەوەش بێتە بەشێک لەو ئیتیفاقە سیاسی کە ئایا بەسراوەتەوە بە بەشداریمان لە حکوومەت یانە ئەوە ماوەتۆ سەرەوەی لە ڕۆژانی ئایندە و هەفتەکانی ئایندە باسی لێکەین سەردانی لایەنەکان کراوە لە لایەن لایەنەکانی دەرەوەی دەسەڵاتەوە سەردانی لایەنە عێراقیەکان هەر لایەنێک ڕەنگە چەند سەردانێکی کردبێت بۆ نمونە من ئەمڕۆ یەکەم ڕۆژم بوو یا با بڵێن دووەم ڕۆژم بوو بەس لە ناو پەرلەمانە یەکەم ڕۆژم بوو لە سەردانی هەندێک لایەنی سیاسی شیعە و سونە و تا ئەو کاتێک کە لە هەرێم بووم بە تەلەفۆن لەگەڵ هەندێک لە هێزە سیاسیەکان چ شیعە چ سونە قسەمان کردبوو لەسەرەوەی کە ئایا ئێمەمانەوێ بەشداری چی بکەین بەشداری حکوومەت بکەین بە تەنها یاخود بە تەحالوفێک لەگەڵ هەندێک هێزی سیاسیە و لە ناو لیژنەکانە ئایا چاومان لە چ لیژنەیەکە و بەشداری لە چ لیژنەیەکە بەڵێ ئەمانەمان باس کردو ئێمە و کۆمەڵی دادگەری دڵنیاشم لەوەی کە هێزە سیاسیەکانی دیکە هەموو ئەمانەیان کردووە بەڵێ ئینشاءڵڵا بەنیازی بچیتەوە لیژنەی دارایی من لەبەرەوەی اختصاسەکەم دارایی تەنها لەو مەجاالە ئەتوانم بڵێم ئەتوانم خزمەتێکی باش بکەم بۆیە تاکە لیژنەیە کە من بتوانم خزمەتی تیا بکەم لیژنەی داراییە باش ئینشاءڵڵا سەبارەت بە موچەی مانگی دا ئەمڕۆ هات 942 میلیارد خرایە سەر هەژماری بانکی وەزارەتی دارایی هەرێم سبەی دابش دەکرێت بە زۆر موچەخۆر لەبارەی موچەی مانگی 11 و 12 کێ لێ بەرپرسیارە هیچ دەکرێت بۆ نەفەوتانیان هیچ ڕێگە چارەیەک هەیە کاک حەکیم ئەگەر لە تۆ بپرسن لە دەرەوەی ئێرە بڵێن ئەگەر لە ماوەسا ئەحمەد بپرسین خەتای کێیە جەنابەت وەڵامەکە چییە بێ بەڵێ نازانم ئەگەر بەڕێز وەڵام دەیتەوە
یعنی ئەگەر جەنابەت لەبەری من جواب بیتەوە کاک حەکیم بەڵێ کەپتەرخەمیەکە هی کێیەکەوا موچە نایە موچەی مانگی دەوری 11 و 12 نایەت کەپتەرخەمیەکە لاستۆی کێیە ئەگەر جەنابەت جواب بیتەوە لەبەری من بەڵێ نی پێدوای هەرێمی التیزاماتەکانی جێبەجێ نەکردووە یاخود هیچ ڕێکەوتێکی نەکردووە کاتێک کە نەوتی ینی تۆ کە ڕاگەنکارێکی و ئاگاو لە قەزیە سیاسیەکان هەیە و خەڵکی هاوڵاتی سادە و ساکەرەزان کە هەرێم پابندیەکانی بەرامبەر بە عێراق تاوان نەکردووە بە تایبەتی پابندی داهاتە ناوخۆییەکان ڕاستەنەوە تەسلیم کراوە ڕادەستکراوە بەڵام ئەو 120 ملیارە هەرێم هەمیشە نکۆلیەکە یا مەماتەڵەیەکە لە ڕادەستکردنی بەڵێ ڕێگە چارە نیە مامۆستا ئەوە بکرێت لە کاتێکە ئەبوایە عێراق ئەبوایە عێراق ئەو مەسئلەی بە شێوەیەک لە شێوەکان حەل کردایە نەک فەرمانبەرانی هەرێم ببنە قوربانی ئەو ململانەی کە لەنێوان حکوومەتی اتحادی حکوومەتی هەرێمدا هەیە باشە مامۆستا بەڕێز شارەزایەکی باش تێ لە دارایی هیچ ڕێگە چارەیەکەیە موچەی مانگی 11 و 12 بخرێتە ساڵی داهاتوو لە ناو یاسای بودجە چونکە قسە لەسەرەوە دەکەن بخرێتە ناو یاسای بودجە بە بەڕگەیەک مەرجێک بێ بۆ پێکێنانی حکوومەت زەحمەتە ساڵی 2026 بتوانین قانونی بوو بەڵێ بەڵێ دیارە مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید لەگەڵ من نەما لە بەغدا تاوەکو مامۆستا ئەحمەد ئەگەر حاضر بێت وەرسنە کاتیشمان کەم ماوە سەبارەت بە قسەمان لەسەر ئەوە بوو کە موچەی مانگی 11 و 12 چی لێ بەسەردێ دیارە تا ئەمڕۆ وەزارەتی دارایی عێراق 942 ملیاری نارد 942 ملیاری نارد بەڵامەوەی کەماوەتەوە موچەی مانگی 11 و 12 مامۆستا ئەحمەد ببوورە کاتیشمان کەمەوە بەس ڕێگە چارە هەیە بخرێت یاسای بودجە پێناچی هەبێ ئەگەر یاسای بودجە هەبێ دەکرێت بخرێتە ناو یاسای بودجەوە ینی بڵێ عەرزم کردی کە ئێمە لە ڕێگەی ئەو عەلاقاتەی کە هەمانە و ئەوەی کە بەڵێنمانداوە بە خەڵک هەمیشە لە خەمیانە بین بۆیە لە مفاوەزاتمان چ پەیوەندیەکانمان لەگەڵ حکوومەت ئەو کاتێک کە حکوومەت پێگەهێنرێ یاخود لە ناو موازنە تەوانە بێ ئەوە موافقەتی حکوومەتی لەسەر بێت چونکە زیادکردنی پارە لە ناو ئینفاقات لە ناو خەرجەکانە ئللا بێ بە موافقەتی حکوومەت بکرێ بۆیە بێ سەرەتا هەموو هێزە سیاسیەکان وەفدێک تەشکیلکەین و فشار بکەین لە حکوومەت لە ڕێگەی وەزیرە کوردەکانەوە کابێ ئەو موچەی مانگی 11 و 12 لە ناو قانونی موازنات تەسبیتکەن ئێمە دیفاعی لێ بکەین لە پەرلەمان ئەگینا ئەوان تەسبیتی نەکەن بۆیە لە ئێستەوە بە خەڵکو جەماوەرەڵم ئەوەی وەزیری هەبێت لە حکوومەتی اتحادیە و کەم تەرخەمی بکات لە دانانی موچەی مانگی 11 و 12 ئەو کەم تەرخەمیە لە ئەسۆی ئەو هێزانەیە کە وەزیریان هەیە و داکۆکی ناکەن لە موچەی فەرمانبەران بەڵێ وەکو ڕێکەوتی نێوتیاری و بەغداد درێژ کراوەتەوە بۆ ماوەی 3 مانگی دیکە ئەگەر ساڵی داهاتوو یاسای بودجە هەبێت ئایا هەرێم پشکی خۆی بۆ دێت جگەل لە موچە بڵێ پارەی پرۆژەکان وەبەرێنانی بودجێ پەرەپێدانی پارێزگاکان یاسای قانونی ئیدارەی مالی باز لە 1/12 کاک حەکیم 1/12 یەکێک لەو شتانە ضروریات موچەیە با بڵێن ئەدویەیە پیتاکی خۆراکە ئیلتیزاماتی دەولیە هەندێک لەو پارانەیەکەوە استحقاقن استثمارات نابێ بە تەکید لەبەرەوەی تا ئێستا لە هەرێم نەبووە استثمارات بۆ چونکە هەرێم پابندی تەواوی دەرنەبڕیوە تاوەکو بودجەی تەواوی بێ بودجەی هەرێمی کوردستان لە مقابلی ئەو ئیلتیزامەی کە ئەیکا تەنها موچە دێت نەک بەشەکانی دیکە بەڵێ دوا پرسیارم سەبارەت بەوەی باسی دۆخی ئابووری عێراقت کرد دۆخەکە لە ساڵی داهاتوو ئەوەندە خراپ دەبێ ینی نەتوانرێت موچە بدرێ راپۆرتی وەزارەتی نەوتی عێراق بوو لە مانگی 11 نەوت بای 6 ملیار فرۆشراوە 8 تریلیۆنێک دەڵێن ئێستا موچەی موچەخۆران 6 تریلیۆنی پێویستە جگە لە خەرجەکانی دەوڵەت هیچ کێشەیەک دروست دەکات بۆ موچە یاخود عێراق ڕێگە چارەی هەیە بۆ موچەی فەرمانبەرانی عێراق و یانارێ ئاماژەیەکم دا بەوەی ئەگەر نرخی نەوت دابەزێ گرفتی ئابووری بۆ عێراق دروستە بێ بەڵام ئەبێ جارێ بۆستین لەو قسەکردانە کاک حەکیم بە حکمیەوەی من نەبێ مەجموعەیە داتا و بەیانات وەرگرم لە بانکی مرکزی بزانم احتیاطی نەقدی فیدراڵی چەنە عێراق لە ئێستادا 127 تەن ئاڵتوونی هەیە بای نزیکەی 23 ملیار دۆلارە سەنەداتی خەزیێنەی هەیە وەک باسەکرێ بای نازانم 90 تریلیۆنە باسێک لەوە کرێ نەبیل مەرسومی ئەبێ ئەمانە بە داتای ڕسمی وەربگرین قسەی عەلامی بۆ من ناشێ
ناکرێت لە ئەعلام شت وەرگرمە بێ لە سەرچاوی ئەساسی ئەو شتانە وەربگرم بۆیە بێت لە ماوەی دوای سوێن خواردنەکەم سەردانی بانکی مرکزی و سەردانی وەزارەتی دارایی هەموو ئەمانە بە داتا و بەیانات وەربگرم تاوەکو بزانم وەزعی ئابووری سەردانی وەزارەتی نەوت و ئەو فرۆشتنەی نەوت ئەو عقودی ئاژیلەی کە هەیە ئەبێ هەموو ئەمانە بە داتا و بەیانات وەرگرم اینجا بتوانم قسەی لەسەر بکەم. بەڵێ وەکو دوا پەیامیشت بۆ ڕەنگە قسەی من با بڵێن جیاواز بێ لە قسەی خەڵکێکی عەلامی کە ڕەنگە هەرتەنها بۆ شۆیەکی عەلامی ئەو بابەتە باس. بەڵێ دوا پەیامت بۆ دەنگدەران بۆ ئەندامان و لایەنگرانی کۆمەڵی دادگەری کە سبەی دەبنە پەرلەمانتار ئینشاڵڵا مەلەفی زۆرت لایە و چاوەڕێی ئیشی باشتان کردووە و چاوەڕێی ئیشی باشتریشی ئینشاڵڵا. پشتیوان بەخوا کاک حەکیم من ئەزمونێکی 7 ساڵیم هەیە ڕەنگە نەک ئەندامانی کۆمەڵی دادگەری و نەک دەنگدەرانی چکە دەنگدەرانی ئەوانەی دەنگەدەن بە ئێمە هەر کادری کۆمەڵی دادگەری نەبوون کادری جەماوەرە ئیسلامیەکە بوون کادری دەرەوەی جەماوەرە ئیسلامیەکەش بوون ڕەنگە هێزە سیاسیەکان بەشداریان کردوێ دەنگیان دابێ بە ئێمە بۆیە پشتیوان بەخوا و بەڵێنەی کە پێم داون تا ئەو ئاستەی کە لە توانا و لە قووەتی منا هەبێ داکۆکیەکەم لە مافەکانیان چونکە بۆەوە هاتوومەتە بەغدا. بەڵێ سوپاس دەکەین ماوەسە ئەحمەدی حاجی ڕەشید کە لە ستودیەکانمان لە بەغداوە لەگەڵ مامی سوپاسی ئامادەبوون دەکەین. سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ.